لە گزوگیا بەیانیان ژنەکانی بناری قەندیل بەیانیان هەموو بەرە و بڵێ گزوگیای شاق دەڕۆن هەندرێشەی دێنن کارگی دێنن ڕێواستی دێنن سورازەش دێنن لەوێ بڵێ بۆ ژیانی خەڵکی بناری قەندیل بڵێ ژنەکان بە تایبەتی بڵێ خەڵکی بناری قەندیل پیاوەکان حاشیان نییە بڵێگە بەهار داهات بۆ خۆیان دەچن بۆ شاخانە گیا و شتی بۆ خۆیان دێنن بە شێبژێ ژیانی خۆیان بەس بڵێ ساڵان باش بوو مەترسی نەبوو بەس ئێستا لەبەر فڕۆکانی تورکیای بڵێ کەش بڵێ تیارەی تورکیای مەترسی بۆ سەر خەڵکی پەیدا کردووەمە ئێستاکنەی چەند ناتوانین بڕۆین بۆ شاخ کەم دەتوانین بچین بۆ شاخی چونکنێ ئێمە لەوێ مەترسی زۆرە لەبەرەوەی نەخۆمە هەموو دەمێ پێمان خۆشە بچین بۆ شاخەی و گیا و گۆڵ بۆ خۆمان بێنین و هەر هەم خۆشە و هەم بڵێ ئیسفادەش لێ دەکەین وەڵا باشە نەفەری وایە بڵێ پیاو بای 800,000 دێنن ژنی وایە بای 60 دێنێ بای 70 دێنێ بای 50 دێنێت زۆر خۆشە و دوو مانگە خەڵک بۆ خۆی دەچتە شاخی زۆر باشە ئیسفادەی زۆرە چونکە ئێستاکنی خەڵکێرەکانە هاشی نییە فڕۆکانی تورکیای نەبان خەڵک ئەوەندەی ئیسفادەی لەو شاخەی دەکرد ئەوەندەی ئیسفادەی لێ دەکرد خەڵکی ئیشارەکانیش ئیسفادەی لێ دەکات بەس لەبەر فڕۆکانی تورکیا خەڵک ناتوانێت هیچ لەو شاخەی بڵێ دەچن دەبێت دەست بەجێ بێنەوە ناتوانین بەرەوەڵا چونکە ئێستا ڕەمەزانیشە بە ڕۆژوونە ئەگە بە ڕۆژوو نەبین زەحمەت نیە بەس ئێستا ئەوڕۆکانەی بڵێ ڕەمەزانە دوسێ ڕۆژەوەندە زەحمەتن دیوە هەتاکو بڵێ چێ بەخوای وەڵاخمان پێنیە ناتوانین لەبەر تیارەی بەرینە ناودۆڵەکان هەر بە پشتی دێنینەوە ناوەڵە ئێمە دەستە بە دەستە دەچین دوسێ هاوڕێوێک ڕادەچین بۆی خۆشە بڵێ ئاگامان لێک دەبێ و ناشترسین لەوێ هەموو خەڵک زاران بڵێ وەکو بڵێم کاتی فڕۆکانی تورکیای نەبوون خەڵک زۆر زۆر وێک ڕادەچوو بۆ ئەو سەرەی هەموو شتێکمان کۆم دەکرد بەس چونکە ئێستا تیارە هەیە ناتوانین زۆر خەڵک وێک ڕابچین هەردووسێ نەفەر دەچین و بەغار کۆم دەکەین و دەگەڕێینەوە وڵی جا هەندرێشەیە و کاردووە و ڕێواسە و کەنکرە و کارگە و لوشەیە و ئەو ناوەشتانە دێنن زۆریان بۆ فرۆشتنە دێنن زۆریان دەبەنەوە بۆ ماڵی خۆیان نەخێر ئێمە بۆ ماڵی خۆمانە ئێمە خەڵکی گوندین باس هەیە لە قەڵازێ و لە حاجیاوایە ڕادێن هەمووی بۆ فرۆشتنە دێنێ وڵی جا ئەوەیان زینوەڕاتە ئەوەیان پەرسوێڵە ئەوەی دیمێرکیە ئەوەی دیکەیان گارەتانە ئەوەی ئەو سەریان بن مغارە ئەو چیایی پشت گوندێش سێوەک و کوونە کۆتری دەڵێنێ بەس ڕێواسی دێنی چکەنانێ ئارە وڵات زۆر ساڵان عنی ئەو وەختانەمە دەڕۆیشتین بۆ ئەو چی ئەو دیوی خێڵاپی دەڵێنێ دەچین بۆ خێڵاپێ بەس بە تایبەتی بۆ کارگان و بۆ کاردووی و وڵی زیاتر وڵی هەموو دێنن بەڵام بە زیاتر کە خەڵک دەچی بەس بۆ کارگانە بەڵێ کارەکەم بە قیمەترە و هەم بۆ ماڵی خۆشت دەبێ بۆ کوشتەکانی کە نییە بڵێن بەسەردا بمێنێتەوە مشتری نەبێ ئێمە دەچینە خەڵاسێ دەچین لای هەڵشوێ لەوێ لیانوە دەگەن ڕاستە نانی هەڵشوێ دەچنە شاخی ڕاستی دێنن قەزوانی دێنن کەنگری دێن لیانوە دەگەن بە سعری ڕۆژ ئێمەش دێن لە بازاری خاڵی دەکەینەوە ئێستا بە زۆری ڕێواسە بڵێن سەرەتا باڕێزە هەبوو بڵێن مام ڕێواسە بوو دۆری هەبوو ئانەکەم بوونەوە بەس ئێستا بە زۆری ڕێواز دەفرۆشێ هەتا ئێستا تا ئەمڕۆ زۆر باش بوو بەڵام ئەوڕۆ ڕاستی لە لای بیتێمەڵ بەس لەوێمان دەفرۆشت بە زۆری بازارێکی باشمان هەبوو لەوێ ئەوڕۆ دەریان کردین لێ ڕاستی هەر یەک شتێکە